شەوی بەراتی خوا دوو کرد کچێکتان باتێ دەکەن و بگەڕن بەشی مناڵان بنێرن. بیرەوەری خۆتم بۆ بکەی لەگەڵ شەوانی بەرات چۆن بوو پێشوازی خەڵک ئەو کاتە چۆن بوو؟ پێشوازی خەڵکمانەکرد نوقلێکی زۆرمانەکری خورمای زۆرمانەکری لەبەر دەرگا دانیشتی هەمووی ژنان کۆ بووینەوانێ هەکە لەبەر دەرگای خۆی ئێتر مناڵە ها نقلمانایە و لە ناو خۆمانە هەڵەسان پێکەنینمانە کرد و سوحبەتمانە کرد و دانیشتین لەبەر دەرگا تا درەنگ و شەو. لایجان چی شتێکی چامان لێنا دانیشتین لەبەر دەرگا و چاوشتمانە خواستە دەراوچێ ساوا بووی ساکوا دەراوچێت وینی وەکو وەختانە ماوە. دایجان تۆ تەمەنت چەندە چەند ساڵ بەشداری کردووە لەو مەراسیمە؟ وەڵا من موالیدم 50 بەبیرەوەری تۆ ئەم شەوە لە پێشودا چۆن بوو چۆن خەڵک پێشوازی لەم شەوە پێشوازی باشتری لە کراوە و لەخوا بە زیابێ و بە ساڵان خەڵک واژ نەبوو یعنی بڵێ خەڵک وەکوی سابێ ساشکر خەڵک لە هینترە لە زمانی زووتر زمانی زوو وار نەبوو بەڵام دەنکێ نوقڵ باە خەڵک وەیە زانی دنیاینەی ئەوە. دوو بە دوو قسەمان کرد باسی یادگارێکی خۆشە بۆ جێڕامەوە ئەو یادگارم بۆ بجێرەوە کە بە مناڵی بە دەرگای ماڵانەوە گەڕاون. وەڵامانە لە دەرگامان و شەوی بەراتی خوا دوو کرد کچێکتان باتێ دەکەن و بگەڕن بەشی مناڵان بنێرن ئێتر ڕاویانە ناین وا بوو هیچی نەبووە ڕاویانە ناین ئەوان لێ ئەرەوەڵا نا پێمانەمانوا خوا دوو کرد دوو کچتان باتێ و دوو سەگ و دوو پشیلەتان باتێ ڕاویانە ناین بە کۆڵان نقڵشمان هیچمان بۆ نەگڕامانە کرد لە ترسا ئەچی خۆمانە شاردەوە ئەرەوەڵا. بۆ تۆ جیاوازی هەیە ئەو کاتە و ئێستا تا چەند ئەو کاتە دڵخۆشی زیاتر بوو دڵخۆشی خەڵک لەم شەوەدا؟ ئەرەوەڵا وەختە خەڵک دڵی خۆشتر بوو ئەرەوەڵا ئانە خەڵک دڵی خۆشتر بوو خەڵک احتیاج بوو خەڵک هینی وا بوو یعنی مختار بوو بەڵام لەیسای خۆشتر بوو ئەو وەختە دەست خۆش بێت. دەراوچێت چامان لێ نامی بەڕێز دانیشتین ئێواران دانیشتین بە خۆشی پێکەنین ئەمان خوارد. یعنی ئەوە هەر لە شەوی بەراتەوەی باسیەکەی کە لە بەراتی شانە بووە هەر دانیشتین لە ناویەکە هەمووی دەراوچێن لە لایەک یعنی ئێواران خەڵک لەبەر دەرگات ئەرەوەڵا لەبەر دەرگایام لە ژوورەوە هەمووی دانیشن کۆ بووینەوە چاوشتیان لێ ناو تیمان بان کرد و هەمووی دانیشن چاوشتمانە خوا لە ناویەکە بە پێکەنی و سوحبەت. خۆش بێت. دادەگەر تۆ باسی ئەومان بکەی تۆ لە چەند ساڵیەوە لێرە لەگەڵ دایک تاکە یادگاریتان هەبووە چۆن پێشوازی بەبیرەوەری خۆ چۆن پێشوازیتان کردو لە شەوانی بەرات لێرە؟ وەڵاهی هەر وەکو بڵی دایکم باسیە کرد جاران خۆشتر بوو لە ئێستا هیچ ئێستاش هەر ڕەمزەکە وەک جاران ماوە کاڵ نەبوو تاوانێ بڵین لەخوا بە زیابێ بەڵام بەراتی جاران خۆشتر بوو بەنسبەت ئێستاوە دڵ خۆشتر بوو کاتە بەڵام ئێستا جیاوازەکەی لەگەڵ جارانە ئەوەیە گەورە ژەگەرە نەکەم مناڵ ئێستا بڵین پێش ئەوی ئێوە بێن هەر بە خێزانی هاتبوون ماڵێ یعنی بۆ نەکەی ساوەکو جەژنێکی تایبەتی لێهاتۆ لە سلێمانی. بەڵێ بە تاکید لەخوا بە زیاب سوپاس بخوای گەورە هەر زۆریش. ئێوە چەند جارم سەبەتەی چکلێتە و شیرینێتان پڕ کرد؟ وەرە حەو نوعمان تێ کردیانەما حەونەوەتان تێگرۆتیانەما سێ نوع مەساسەوەی بێت گەلشتی یاریش شتیاریشمان ئەوە زۆر خەڵک گەڕاوە لێرە. بەڵێ سوپاس بخوای گەورە ئەرەوەڵا.